سڵاو بەڕێزان، ئەوڕۆ لە ئەمریکا عیدە شکر بوو یاخود بە ئینگلیزەکەی تانکسگیڤینگی پێ دەڵێن. لەو ڕۆژە خەڵکی تر ڕۆژەکە خەڵەکەمی خردەبتۆرە مادا دەنیشن دەست دەکەن بە خەڵ خواردن. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کاتێکە ئۆلیڤەر کریستۆفەر کۆلۆمبەس هاتە ئەمریکا دیتەوە ئێرە پاژماوەیە کە لێرە بوو لەگەڵ خۆی گروپەکەی ئیتر بزانە پاش چەند ماوەچی لەگەڵ نێتیڤ ئەمریکانەکان کردیانە هیندی سوورەکان کردیانە سرعەچیان دروست بلە بینیان پاژماوەیەکی کە حەلیان کرد ئیتر دەستیان لۆ بەڕێزراگرتنی ڕۆژەکە دەستیان کرد قەڵ خواردن. ئیتر لەوە بوویتەوە نەریت تانکسگیڤینگ. تانکسگیڤینگش کەینێ زیاتر پێنجشەممەی ئاخیری مانجی یازدەیە، ساوڕۆکە 24 پاروابزان 22 یاخود 26 بوو. ئیتر ڕۆژەکەی دیارنیە بەڵام دەبی پێنجشەم لەسەر جومعە بیتن، پێنجشەممەی ئاخیری مانجی یازدەبێ. سبەینێکە بتە جومعە بلاک فرایدەی هەنەیە لێرە. بلاک فرایدەی ئەوەیە دەگەڕێتەوە بۆ زۆربەی زۆری بازارەکان ئەوانەیە ئەشیا ئەلکترۆنیاتی یاخود ئەساسیاتی ناوماڵ دەفرۆشن، دیسکاونتی دەکەن، سێڵی دەکەن، هەرزانی دەکەن. ئیتر بەپێی حەجم و بەپێی با بڵێن گرانی ئەشیاەکە 120 لە هادای دەبەزێنن. خەڵکانێکی زۆر هەیە شای دەکردن لەو ڕۆژە، ئەوانەیە کە دانوێ ماڵی دانینان ئۆفیسی دانی خۆیان لەو ڕۆژە حازر کردیان. ئیتر بازارەکانەیە زۆر هەیە دەیکاتەوە، هەندێکەیە سبێنێ دەیکاتەوە. مەسەلەن یەک لەو بازارانە ناوی بێست بایە. بێست بای ئەشیا ئەلکترۆنیات و تەلەفۆن و کۆمپیوتەر ئەوشتانە دەفرۆشی. تازە چوون تەمەشام کرد نەکرابەوە، ساعت 5 سبێنێ دەکاتەوە. سێ کەسم دی لێ ئێستاوە سڕیان گیتە لە بۆ سبێنێ. ئیتر ساردوی گەرمبی لێوێ دادەنیشن دانوێت سبێنێ یەکەم کەس بن بچنە ژوورێ دیارە ئەوە شایەکە دانوێ بزانە کۆمپیوتەرە تەلەفۆنە یاخۆد ئەزیزەکی تەلەڤیزیۆنە بزانەتە مەحدوودە لێ دانوێ خۆیان یەکەم کەس بن جێکەشیان دیاری کردی هەدەستنە ژۆر دەستنە لای ئەو شوێنێک کە خۆیان دانەوێتن. ئیتر چەندی دەبەی لە خۆت ئەوەکەی دیار نییە، عەدەدەکەی دیار نییە. تەمەشا دنیا چەند چۆلە چونکە تانکسگیڤینگە ئەو شەو هەر هەمووی کەس زەواڵ نییە، هەموو ئەوڕۆکە ئەگەر عایلەکە خۆیان دانیشتینە ئیتر سبێنێ دەچن ئەشیای دەکران. ڕۆژانی تر بێرە کەس بە کەس نییە خەرەبانەوە قەت ئەوانیە ئێرە ئەها چۆبی ئەوە چونکە بێزبای ساعت 5 سبێنێ دەکاتەوە بزانە چەند شتی یاردان کردیان ئەوە بزانە ئەو دووسێ کەسە لە ئێستاوە سڕیان گرتیە سڕیان لە ئێستاوە بزانە کەسی لێنی ئێستا خەڵک هەمووی چاوەڕێ دەکە سبێنێ. حاليا ساعة سندا هسه حاليا ساعات 8:20 شوا. بيست باي ساعات 5 سبێنێ دەکاتەوە. ئەوە بێست باي ولا ئەشیا ئەلکترۆنی دەفرۆشتن باشە. زانەوە دوو کەسە لە ئێستاوە دانیشتینە هەتا یەکەم کە سبێنێ بستنە ژۆرە ئەو شەو لێرە دەبن تا ساعت 5 سبێنێ. ئێستا چەندمە لێرە 8 لە بۆ 12 4 5 9 ساعتی دیکە. زانە بە شەری خوای لێ نەجارەیە ئەوانە هاتینە لێرە سڕیان گرتیە. ئەو سیارانەش عایدی بێست باینە. ئەوەش نەفەرەش کەش پیا بوو دەبێ چی لەگەڵەوە بیتن لە ئێستاوە لەوە سبێنێ. ئەوە چ لەگەڵەوە دانیشت ئەوە بوونە سێ کەس لەبەرەوەی دووسێ دینارێک هەرزانترە سبێنێ سێڵ دەکەن دیسکاون لەسەر هەندێک شتی ئەلکترۆنیە جای کۆمپیوتەرە ئەپڵە هەموو بابلێن تابعی ئەپڵی ئیلە ئاخیریهی. ئەوە لێرە سڕیان گرتیە هەتا سبێنێکە دادەنیشن. ئەوە کورتەیەک لە دەربارەی تانکسگیڤینگ و بلاک فرایدێ. کاتێکی خۆش.